سڵاوتان نەبێت لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم سەرەتاش گرنگترین ناونیشانەکان. ئەمڕۆ لە شارە کوردیەکانی ئێران مانگرتنی سەرتاسەری ئەنجامدرا و لە چەند شارێکیش ڕۆبەڕووبوونەوەی نێوان هاوڵاتیان و هێزە نیزامیەکان ڕوویدا. یەکێتی وەرگرتنەوەی پۆستی پارێزگاری کەرکووک دەکاتە مەرجی هەر گفتوگۆیەک. بەشەخۆراکی مانگانە لە هەرێم کێشەی بۆ دروست دەبێت و دیار نییە کەی پارەی گەنمی جوتیارانیش دەگاتە هەرێم. جو بایدن کۆتایی هاتنی پەتای کۆرۆنای ڕاگەاند. بەهۆی نەڕەزایەتیەکان دژی کوشتنی ژینە ئەمین خۆپیشاندان و نەڕەزایی دەربڕین چەند شارێکی ڕۆژهەڵاتی گرتووەتەوە و ژمارەی خۆپیشاندەر بە گولەی هێزە ئەمنیەکان بریندار بوون. وەک هەڵوێستێک بەرامبەر گوێنەدەزانی کچێکی کورد بە ناوی ژینە ئەمینی لەسەر دەستی هێزە ئەمنیەکان ئەمڕۆ لە سەرتاسەری شارە کوردیەکانی ئێران مانگرتنی سەرتاسەری ئەنجامدرا. بە گوێرەی و ڤیدیۆیانی لەلایەن چالاکانی مەدەنی و لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بڵاوکراوەتەوە مانگرتن و داخستنی دوکان و بازار لە تەواوی شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بەڕێوەچووە. مانگرتن و خۆپیشاندانی تەواوەتی دوای ئەوە هات کۆمیتەی ناوەندی کۆمەڵە ئیدانی شەیدکردنی کچە کوردی شاریش سەقزی کرد و داوەشی لە سەر جەمچین و توێژەکانی خەڵکی ڕۆژهەڵات کرد وەک کاردانەوەیەک لە دژی ئەو ڕەفتارەی هێزە ئەمنیەکان مانگرتن ڕابگەین و نەچنەوە سەرکارەکانیان. بە مەبەستی ناڕەزایی دەربڕین بەرامبەر بە کوژرانی کچێکی کورد لەلایەن پۆلیسی تارانەوە دوکان و بازار لە شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان داخران. لە بەرامبەریشدا کۆمەری ئیسلامی ئێران هێزێکی زۆری سەربازی و ئەمنی لەناو شارەکاندا بڵاو کردەوە و لە شاری دیواندەرەش ڕوبەڕووبوونەوەی نێوان هاوڵاتیان و هێزە ئەمنیەکان ڕوویدا. لە ئەنجامدا ژمارەیەک هاوڵاتی کورد و ژمارەیەک ئەندامی هێزە ئەمنیەکان بریندار بوون. کۆمەڵێک لە خوێندکارانی زانکۆی ئەمیرکەبیر لە تاران دژ بە گوێنەدەزانی ژینە ئەمینی خۆپیشاندانیان کرد و خۆپیشاندەران دروشمی لە کوردستان تا تاران ستەم دژ بە ژنان هەروەها کوشتن لەسەر ڕووسەری هەتاکەی قوربەسەریان دەوتەوە. دوێنێژ ئیبراهیم ڕەئیسی سەرۆکۆماری ئێران پەیوەندیەکی تەلەفۆنی لەگەڵ بنەماڵی ژینە ئەمیندا ئەنجامدا پاش گەیاندنی هاوخەمی و داوای لێبوردن پێڕاگەیاندون فەرمانی کردووە لێکۆڵینەوە لە چۆنێتی کوژدان و گوێنەدەزانی ژینا بکەن و دوای دەرکەوتنی ئەنجامی لێکۆڵینەوەکەش بە فەرمی داوای لێبوردن لە بنەماڵەکەی دەکرێت. کارگەری مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕایگەیاند بەبێ بەدەستێنانەوەی پۆستی پارێزگاری کەرکووک یەکێتی ناچێتە هیچ دانوستانێکەوە. ئاسۆ مامەند کارگەری مەکتەبی سیاسی یەکێتی ڕایگەیاند بڕیاری یەکێتی و سەرۆکی حیزبەکە ئەوەیە یەکێتی بەبێ بەدەستێنانەوەی پۆستی پارێزگاری کەرکووک ناچێتە هیچ دانوستانێکەوە. وتیشی بە هەموو لایەنەکانمان وتووە یەکێتی سازش لەسەر مافەکانی هاوڵاتیانی ناوچە جنەکۆکەکان ناکات. لە 16 ئۆکتۆبەری 2007ەوە پۆستی پارێزگاری کەرکووک لای کورد و یەکێتی نەماوە و هۆکاری سەرەکی ئەم بابەتەش ڕێگنەکەوتنی یەکێتی و پارتیە لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک. ئەندامێکی پەرلەمانی عێراق ڕای دەگەیەنێت لە هەرێم کێشە بۆ بەشە خۆراک دروستکراوە و کار بۆ برسیکردنی خەڵک کراوە. دەژڵێت پارەی گەنمی جوتیارانی هەرێمی کوردستان کراوە بە پرسێکی سیاسی. مستەنا ئەمین ئەندامی پەرلەمانی عێراق ڕایگەیاند حکوومەتی هەرێم بێ بەرامبەر بەشە خۆراکی مانگانەی بۆ دابین کراوە، بەڵام لە هەرێم پارەی بەشە خۆراک لە هاوڵاتیان وەردەگیرێت و دەدرێتە وەزارەتی بازرگانی و پاشان پارەکە دەچێتەوە وەزارەتی دارایی و بۆ پێداویستیەکانی پرۆسەکە خەرج ناکرێتەوە. لای خۆی و نوێنەری کۆمپانیەکانی دابشکردنی خۆراک ڕایگەیاند گرێبەستیان لەگەڵ حکوومەت هەیە مانگانە پارەیان بۆ خەرج بکرێت و تا ئێستا ملیارێک و 470 ملیۆن دیناریان لای حکوومەتە بۆیان خەرج ناکرێتەوە بۆ یەمانیان گرتووە و بەشە خۆراک دابەش ناکەن. بەپی زانیاریەکان لە سلێمانی خۆراکێکی زۆر لە کۆگاکان و لە ناو بارهەڵگرەکان بۆنی هەیە و کۆمپانیای دابشکار پرۆسەی دابشکردنی بە تەواوەتی ڕاگرتووە. ڕاشیان پارەی گەنمی جوتیارانی هەرێمی کوردستان کراوە بە پرسێکی سیاسی و پرسەکە هیچ پەیوەندێکی بە داراییەوە نەماوە. دکتۆر مستەنا ئەمین لە وەڵامی پرسیارێکی پەیامنێری شارپرێزدا ڕایگەیاند مافی جوتیارانی هەرێمی کوردستان و شای سەداراییەکانیان کە هیچ ساڵەکانی 2014 2015 2016 دەتوانن وەری بگرن، بەڵام ئەم پرسە کراوەتە پرسێکی سیاسی و سەرجەم ڕێکارە یاسایی و داراییەکانی تەواو بووە، بەڵام بەهۆی پرسە سیاسیەکانەوە شایستەکانیان ڕاگیراوە و نارێرێت.
جۆ بایدن سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کۆتایی هاتنی پەتای کۆرۆنای لە وڵاتەکەی ڕاگەاند. جۆ بایدن لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ تۆڕی CBS وڵاتەکەی ئاماژەی بۆ داوە هەرچەندە تاوەکو ئێستا کێشەمان لەگەڵ کۆرۆنا ماوە و کاری زۆر دەکەین لەگەڵ ئەو مەلەفەدا، بەڵام پەتاکە کۆتایی هاتووە. سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا جەختی لەوەش کردەوە پێی وایە کە بارودۆخەکە دەگۆڕێ و ئەگەر تێبینی بکەن کەس کەمامە نابەستێت. ئەوە نیشانەی ئەوەیە کە هەمووان لە حاڵەتێکی زۆر باشدان. لە ئێستادا ژمارەی توشبوون و گوێنەدەزانی ڕۆژانەی کۆرۆنا لە ئەمریکا بە شێوەیەکی بەرچاو ڕووی لە دابەزین کردووە، بە شێوەیەک ڕۆژی یەکشەممە تەنها 7065 توش بوو، هەروەها 7 گوێنەدەزدان تۆمار کراوە. لە شاپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشکرا، شاد و بەختەوەربن.